لە پاڵاوانەتی لاوانیانەکانی پارێزگای هەولێر سێ یاری لا یەک کات ئەنجامدرا لەسەر یاریگای دووەمی تیپی لاوانی هەولێر پێشوازی لە کۆیە کرد. لانیوە یەکەم لاوانی هەولێر باشتر دەرکەوتن و بە گۆڵێک لە ڕێگای هێشە خۆشنە و پێشکەوتن. لانیوەی دووەم لاوانیانی هەولێر بەردەوام بوون لەسەر کۆنتڕۆڵی تۆپ و لا خولەکەکانی 56 و 83 دوو گۆڵی دیکەیان تۆمار کرد. یەکەمیان یوسف کاروان بە شێوازێکی جوان تۆماری کرد و ئەوەی دیکەشیان دروستی کرد و بەرگریکارانی لاوانی کۆیە بەهەڵە لەسەر خۆیان تۆمار کرد. یاریەکەش بە سێ گۆڵی بێوەڵام بە سوودی خاوەن ماڵ بە کۆتا هات و یوسف کاروانیش بە باشترین یاریزانی یاریەکە دیاری کرا. بەڕاستی کاکە حوسێن دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم، یعنی بە ئاست و ئەنجام لە دوو یاریە دڵێمەیان خۆش کردیە کە ئەوان لەگەت تیپەکانی ئەوانە یاری دەکەین. ئێمە بە ئاستی تازە پێگەشتان بەشداری خولەما کردیە کە ئەمە دەستی کارژێڕیەوە بڕیارەدایە بۆ ئێمە ئامادەکاریەکی باشە بۆ خولی کوردستان و خولی عراقی. ئیشەڵا بتوانین ئاستی و تیپە بەرەو پێشی بین. ڕاستی فەریقی ما تیپی کۆیە دوو ڕۆژە خڕبووبووینەوە ئەمڕۆ هاتینەوە یاریمان کرد لە چاوەی کە دوو ڕۆژە خڕبووینەوە تیپەکی زۆر باش بوون، یاریی زۆر باشیان کرد و دەستخۆشی لە ڕێکخەرانەوە خوولە دەکەمەوە کە وەک لە بۆ لاوەکان کە دەکرێتەوە جێگای ڕێزە کەمەش بەشداریمان کرێ لە کۆیەوە هیواداری نەبوو توڵانە پێشەوەی دەوری دەستپێکا بەردەوامی لەوەی زیاتر یاریزانەکان ئاشنا بن بە خولەکان و زیاتر یاریزانی تازە پێگەیشتوەکان و لاوانەکانمان دانەنیشن تەنها خولی نانەکان نەڕوە خولی لاوان و تازە پێگەشتوانش ئینشەڵا دەست پێ دەکاو. تیپی لاوانی هەندرێنیش لەسەر یاریگای خۆی پێشوازی لە ئاسۆ کرد. تیپی لاوانی هەندرێن باشتر دەرکەوت و لانیوە یەکەم یاریەکان لە بەرژەوەندی خۆیان بە کۆتا هێنا و سێ گۆڵیان لە ڕێگای ئاری زرار و هەڤاڵ فەهد و هەژار مستەفا تۆمار کرد. هەڤاڵ فەهدی کاپنی تیپەکەش بە باشترین یاریزانی یاریەکە دیاری کرا. پێشەشی دەستخۆشی لە هەردوو تیم دەکەم. ئێمە وەکو نادی ئاسۆ تقریبان لە 2009ەوە ڕاوەستاینە تقریبان هەر یەک دوو ماگەکە دەستمان بەڕایانیان کردەوە. ئەوەی لە توانامان دوو پێشکەشمان کرد، ئەوان دوسێ فرسیان لۆ ڕێکە گۆڵیان کردەوەمە نەماتانی هەلەکان قۆزینەوە. ئێمە هولەمان هەرەیە و هێشتان لە پێشمامایە و هیوادارم دەوریەکی خۆش بی و پیرۆز باش تیمی بەرامبەر دەکەم دەستیان خۆش بی. ئێمە وەک تیوی یانەوەرچی هەندرێن ماوەی دوو مانگ دەبێت دەستمان بەڕاهێنان و کردووە باش خۆمان ئامادە کردووە بۆ ئەم دەوریا بۆ خولی کوردستانیش وەخوا مۆفەقیکردین لەم یاریە و ئینشەڵڵا یاری دابێش دەگەین بە کۆتایی لەگەڵ شەباب هەولێر و کۆیە چێ باتەوە کۆتە بەرامبەر ئێمە ئینشەڵڵا خوا لەو گەمەش موفەقمان دەکاتن. دەستخۆشی لە ئێوە دەکەم، دەستخۆشی دا کاپتن فەتحی و سەرپەرشتیاری فەریق و هەمیان دەکەین. لا کۆتا یاریشتی پیلاوانی پێشمەرگەی هەولێر پێشوازی لە ئاڕات کرد بەهۆی ئەوەی هەردوو تیپ لە یاری یەکەم شکستیان خواردبوو. دۆڕان لەم یاریەواتە ماڵ ئاوایی بوو. ئاڕات بە تاکە گۆڵێکی ئاکام عەبدوڕەزاق سەرکەوتنی تۆمار کرد. بەم شێوەیەتی پیلاوانی پێشمەرگەی هەولێر ماڵ ئاوایی لە پاڵانتێکە کرد. هەردوو تیپی لاوانی هەولێر و هەندرێن دوای دوو سەرکەوتنی بە دوای یەک لە یاری پێشکۆتایی ڕوبەڕوو یەکتر دەبنەوە و براوەیان دەگاتە یاری کۆتایی. تیپەکانی لاوانی ئاسۆ و کۆیەش بەیەک دەگەن و براوەیان بەر ئاڕات دەکەوێت و براوەی ئەو یاریەش ڕوبەڕووی دۆڕاوی یاری هەندرێن و هەولێر دەبێتەوە. دۆڕاوی هەر یاریەکیشیان ماڵ ئاوایی لە پاڵاوانێتیەکە دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.